لە کۆتای یاری هەفتەی سێمی خولیەستێرەکانی عێراق یانەی نەجەف لەسەر یاریگای نێودەوڵەتی نەجەف میوانداری دوهۆچی کرد. هەردوو تیب لە سەرەتای یاریەکەوە بە ئاستێکی لەیەکەوە نزیک دەرکەوتن و هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. لە خولەکی 32 شەرقی بەحری مەغریبی گۆڵی یەکەمی بۆ دوهۆک تۆمار کرد. دوای گەڕانەوەی ناوبژوان بۆ ڤار بۆی دەرکەوت پێش گۆڵەکە حاڵەتی فاوڵ هەبووە و گۆڵەکەی ڕەت کردەوە. هەڵۆکانی چیاکان دەرفەتی گۆڵیان لە پێش بوو، بەڵام لە نیوەی یەکەم پێی نەگەیشتن. لە نیوەی دووەمجارێکی دیکە زەردپۆشەکانی دوهۆکەوڵەکانیان بۆ تۆمارکردنی گۆڵ چڕ کردەوە. لەم هێرشە زۆر نزیک بوون لەوەی تۆڕی گۆڵی نەجەف بەهەژێنن، سەرکەوتوو نەبوون. هەوڵەکانی دوهۆکیەکان تەواو مەترسیدار بوو، تەنها لە گۆڵی کەم بوو. لە ناوەڕاستی نیوەی دووەم یاریزانی مەغریبی شەرقی بەحری توانی بربەستی یەکسانی بشکێنێت و گۆڵی یەکەم بۆ دوهۆک تۆمار بکات. لە ئاهەنگێڕانەکەشی وەک گاڵتەکردن ئاماژەی بەگەڕانەوە بۆ ڤار دەکرد. لە خولەکی 75 ئەحمەد حەسەن مەکەنزی یاریزانی یانەی نەجەف دوای وەرگرتنی کارتی زەردی دووەم بە کارتی سوور کرایە دەرەوە لە یاریەکە. سپی پۆشەکانی نەجەف هەوڵەکانیان بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە چڕ کردوبیەوە، بەڵام یاری بە سەرکەوتنی هەڵۆکانی چیاکان کۆتایی هات. بەم شێوێ دوهۆک دوای دوو شکست بە یەکەم سەرکەوتن شاد بوو، بە 3 خاڵ هاتە خانەکانی خوار ناوەڕاستی ڕیزبەند. نەجەفیش تەنها 2 خاڵی هەیە و لە خوارەوەی ئەوە دوهۆک لە هەفتەی چوارەم میوانداری کارەبا دەکات و نەجەفیش دەبێتە میوانی نەورۆز. حوسێن محەممەد، کەناڵی پێام.